فیستیڤاڵی پەریە لە پارکی دەروازەی ڕانیە. دۆڵمەمان پێ لەگەڵ سەر و پێشمان پێ. بریانی و دۆڵمە و سەر و پێ و کفتە لە دیارترین ئەو خواردنانان کە لە فیستیڤاڵەکەدا خواستێکی زۆریان لەسرە. لە فیستیڤاڵەکەدا زیاتر لە 90 ئافرەت بەکاری دەستی و خواردنە کوردەواریەکان بەشداریان کردووە. بەشداربوانیش دەڵێن ئەو جۆرە فیستیڤاڵانە دەرفەتێکی باشە تاکو کار و توانە و بەهرەکانیان تیادا دەربخەن و بە بازاڕی بکەن. نۆکاومان پێ بە گۆشتی حیوانی، دۆڕۆنیشمان پێ، بریانیمان پێ، دۆڵمەمان پێ لەگەڵ سەر و پێشمان پێ. ئامانجمان ئەوەیە ئەو خوانانە بە جیلی ئێستا بناسیێنین. خواردنەکانمان هەموو کوردەوارینە، خۆشن زۆر بڵین. زۆر گرینگە بۆ دەڤەرەکەمان لەبەرەوەی ئێستا زۆربەی ئەو جیلەی ئێستاکەینێ شارەزای نییە لەو خوانانەیە گەر پێشووتر هەبووە. وەڵای بۆ ئێمەش باشە و بۆ ئێمەش داهاتێکی باشە و پاڵپشتێکی باشە بۆمە ئەگەر هەموو جارێ بڵین بەڕێک و پێکی بە جوانی بما بکەنەوە. ئێمە چەند خانمێکی بەهرەمەندین لێرە بەشداریمان کردووە بۆ ئێمە هەلێکی باش بوو کە بۆیان ڕەخساندین بۆ ئەوەی تواناکانمان دەربخەین. بەڵێ وەک شارەکانی ترێمەش هەلێکمان بۆ بڕەخسێت کە ئەو خانمانەی لە ماڵەوە کاری دەستی دەکەن بەهرەکانیان بتوانن دەرخەن. هەلێکی ئاوە زۆر باشە ساڵانە چەندان جارە و فیستیڤاڵانە ڕێک بخرێت. سەرپەرشتیاری فیستیڤاڵەکە دەڵێت ئامانجیان هاندان و بەدەرخستنی توانە و بەهرەکانی خانمانە و ببنە خاوەنی سەرچاوەی داهات بە کارەکانیان. فیستیڤاڵی پەری دروشمەکەی وە خانمان پێشەنگن لە بنیاتنانی کۆمەڵگادا. ئامانجمان ئەوەیە خانمان بێنەوە مەیدان لە ببنە خاوەن کار و ئابووری سربەخۆی خۆیان و هەروەها خۆشبەختانە فیستیڤاڵی پەری ئێستا ئیشی لەسەر دەکەین کە بکرێت بە یاسایی هەموو ساڵێک وەکو هاوشێوەی شارەکانی کە فیستیڤاڵی ساڵانەی پەری هەبێت کە بۆ ماوەی 7 ڕۆژ بەردەوام بێت لە شاری ڕانیە و لە شاری قەڵاتچێ. ئامادەبووان و بەشداربووانی فیستیڤاڵەکەش هاوڕابوون کە پێویستە ئەو جۆرە فیستیڤاڵانە زیاتر بایەخ و گرنگیان پێ بدرێت چونکە جگە لە دەرخستنی توانای خانمان و با بازاڕکردنی کارەکانیان دەبێتە هۆی زیندووکردنەوەی کەلەپوری کوردی و ئاشناکردنی جیلی نوێ با خواردن و کاری دەستی با و باپیرانیان. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.